دەستەی پاراستن چاکری ژینگە هەرێمی کوردستان لەمەی ڕابردووی ڕاگەیان و کە هەوڵەکانیان بەرداون بۆ پاگراگرتنی ژینگەی شارەکانی هەرێمی کوردستان و ڕێکار و ڕێنمایی تونتریان بەرامبەر خاوەنی پاڵاوگەکان ئەو پاڵاوگانە یاخود ئەو شوێنانە ئەگرتوتە بەر کە هۆکارن بۆ هۆکاری سەرچین بۆ پیسکردنی ژینگە بە تایبەت کە لە نێوێندا پاڵاوگەکان و بە دیاریکراوی پاڵاوگە نایاساییەکان کە لە دەوروبەری سنووری پارێزگای هەولێر ژمارەی زۆر لە پاڵاوگەی نایاسایی هەیە و تاوکو ئێستاش لە کارکردن بەرداوام بۆ ئەوی بزانین هەوڵەکانی دەستەی ژینگە بە کوێگەیشت و بۆ پاگراگرتنی ژینگە و کۆنتڕۆلکردنی ئەو پاڵاوگانی کە بە نایاسایی کار دەکەن دکتۆر سەنعان عەبدوڵڵا وتەبێژی دەستەی ژینگە و پاراستنی چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان لەگەڵ لە زانیاری زیاترمان پێدات کاک دکتۆر سپاس ئەوەندە دەرفەتە ئەگەر پێمان بڵێ هەوڵەکانتان بەکوێ گەیشت و بۆ پاگراگرتنی ژینگەی شارەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵی ڕابردووش توانیتوانێت چەند پاڵاوگە دابخەن و چەند کەسیشیان داوتە دادگا. زۆر سپاس بەیانتان باش. ئەوەکو خۆتان دەزانن لە هەڵمەتە بەردەوامەکانی دەستی پاراست و چاکردنی ژینگە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەکو دەستی پاراست و چاکردنی زۆر گرنگی بە بابەتی ڕێگەزەکانی ژینگە دێم و کوالیتی هەوا و خاک و ئاو ئێمە وەکو دەستەی ژینگە ئەو هەڵمەتانی کە بەردەوام بوو ئەوەش بوو لە بەدواداچون بۆ ئەو پاڵاوگانە ئەو کارگانەی کە پێشلکاری یاسایەکان دەکەن پێشلکاری مەرجە ژینگەیەکان دەکەین بۆ بوو لە ماوەی ڕابردوو دەتواندرا بەدوای ئەو بەدوادەچونی ئێمە نزیکە 85 پاڵاوگە ئێستا لە شاری هەولێر داخراون و بەشێکیان پەڕاوی دادگایان بۆ کراوەتەوە. ئێمە لە لای شتێکی وەکو دەستەی ژینگە نووسرامان کردی بۆ سەروی خۆیان بۆ ئەوەی یاوەتە مۆڵەتی وەزارەتی سامانە شوورچیەکان وەرگرن و مەرج و ڕێنمایی ژینگەکانی لەسەر جێبەجێ بکریان ئەوەتە دابخرێن بە تەواوی لەبەرەوەی ئێمە درکمان بۆی کردی ئەوانە یەک لە پیسکەرە هەرە سەرچیەکانی ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی ژینگەی شاری هەولێر بۆیە ئەو نووسراوەشمان کردی بۆی بەدواداچون بکرێتن و بڕیاری کۆتایی لەسەر بدرێتن و سەبارەت بە بابەتی با بڵێن وێزگەکان وێزگەی کواڵەتی هەواش بۆ هەمان شێوە داوامان کردووە کە ڕزامان لەسەر کردای بەڵام تا پێسە لە ئەنجامی ئەو بارودۆخە نایاسایی ئابوووریە ئەمە توانیتمان با بڵێن تەنها داواکاریەکە ڕزامان لەسەر کرا بەڵام وەکو با بڵێن جێگیرکردن تاسە جێگیر نەکرای. یعنی کاکتۆر داواتان کردو لە ئەنجومی وەزیرانی ئەو پاڵۆگە نایاسانەیە بخرێتە چاودێری ئێوە یاخود بە یەکجاردا بخرێن یان لە ماوەی ڕابردوو تاکو ئێستا لە ژێر چاودێری چێ بووە؟ ئەو بخۆی ئەو پاڵۆگانە کە مۆڵەت وەردەگرن مۆڵەتی لە وەزارەتی سامانە سروشتیەکان وەردەگرن بەڵام دەی مەرج و ڕێنمایی ژینگەیەکان لەسەر جێبەجێکرد وەکو بوو نمونە فلتەر یەکەی چارەسەری ئاو یەکەی چارەسەری پاشماوە شل و پاشماوە قورسەکان بوونی پڕێژەی سەوزای لە 125 ئەوانە پاڵاوگەی نایاساییە کە پێیان دەگوترێ بێگومان ینی ئەگەر یەک خاڵیشیانە لەوانێ خاڵەکانی تریان نەبێ بۆیە ئێمە داوامان کردووە یان ئەوتە مۆڵەتیان پێ بدرێتن و مەرج و ڕێنمایی ژینگەکان لەسەر جێبەجێکریان ئەوتە دابخرێتن لەبەری ئەوانە پیسکەرە هەر سەرچەکانی ژینگەن. باس لەوە کرد کە 85 پاڵۆگەی نایاسایی داخراون کۆ گشتی پاڵاوەکان لە هەرێمی کوردستان چەندن تەنیا لە شاری هەولێر داتان خستویان خودت شارەکانی دیکەش گرتوتەوە. وەکو دەزانن یان لە شاری هەولێر نزیکەی 138 پاڵاوگە هەبوو ئەو بەشەی کە تازە باسمان کرد ئەوانە داخراون ئەوان تر کار دەکەن بەڵام ئەوانش هەر نایاساینە دەبی خۆیان بگونجێن لەگەڵ مەرج و ڕێنمایی ژینگەیەکان ئەوانەی شاری دوهۆکیش ئەوکو پێشتریش باسمان کردیا داخرابوون بەڵام ئەوە ناوە فترەیە کە با بڵێن لەوانە کەمتر لە مانگەکە بەشێکیان دەستیان بەکار کردوێتەوە ئەوانە گاز بەرهەمدێنن ئەو گازش کوالیتەکەی زۆر خراپە بۆ یەکو دەستەی ژینگە بەڕاستی ئاگادارینە دەبێت دواداچوون بۆ کەی بزانین چۆن ئێستا ئیش دەکەن و کار دەکەن لە سنووری دهۆک. چی ڕێگەی بوو پاڵۆگە نایاساییاندا لە سنووری دهۆک پێم وابی سەردەمیان داخرابوون ژمارەیان چەند بوو ئێستا بە چۆن ینی دەست بەکار دەکەنەوە ئێوە چۆن ئاگادارین؟ ئەوانە سەرجەمیان نزیکەی 13 پاڵاوگە بوو بەڵام بەشێکیان ئیش دەکەنەوە کە وەکی باسیم کرد گازی کوالیتی خراپ بەرهەمدێنن بەڕاستی ئێمە دەبی بە دواداچوون کرد لەسەر ئەو بابەتە و لێ ینی ئەوە دەبی بە دواداچوونی بۆ بکرێت لە ڕێگای ژینگەی دهۆکە و لە ڕێگای بەرپرسانی ئەو ناوچێ. کۆتا پرسیارگە بە کورتی وەڵام دی و سپاس دەکەم لەبارەی ڕێژەی سۆزای لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکە ئاستی پێوەرە نێودەوڵەتیەکان لە بەراورد بە پەیوەندی دەوڵەتەکانە چ ئاستێکدایە دەوترێتن خوار
سەتا پازدێ ئەمە تا چەند ڕاستە بابەتە ئێمە بە تێکراگەر تەماشا بکەین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان نزیکەی لە 120 نزیک بۆ تۆ بەڵام شار لە بۆ شار فەرقی هەیە لە بەروی تۆپۆگرافی شارەکان لەگەڵ شارێشتر فەرقی هەیە بۆیە یعنی ئەمە وەکو تێکرا وەردەگرین بەڵام ئێستا هەوڵێکی بەردەوام هەیە بە دروستکردنی پارک و باخچە و نەمامچاندن و دروستکردنی ئەنجامدانی پشتێنەی سەوز ئەگەر ئەو هەوڵانە بەردەوام بێتن کەواتە ینی ڕێژەی سەوزای زیاتر دەبێتن و لەستان دەرە جیهانەکان نزیک دەبێتەوە. دەستان خۆش سپاس بۆ زانینەکان دکتۆر سەنعان عەبدوڵڵا وتێبێژی دەستەی ژینگە هەرێمی کوردستان هەژارۆک و میوانەکەشم ئاماژەی بۆدا ینی لە ماوەی ڕابردوو زیاتر لە 43 کەس بەهۆی پابەندەبوون بە ڕێکار و مەرجە یاساییەکان ژینگەیان پیسکوورە بە تێبە خاوەنی پاڵاوگەکان دەست بەسەر کراون و 85 پاڵاوگەش لە ماوەی ڕابردوو لە شاری هەولێر داخراون و ڕێکارەکانی دەستەی ژینگەش بۆ پاگراگرتنی ژینگەی شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت سنووری پارێزگای هەولێر بەردەوامی هەیە.